سڵاو بینەرانی شارپرێس ئەم کاتەدان باش ئێستا ئێمە لە سەیرانگای شەمێرانین ڕووداوێک ڕوویداوە بەلەمێک لە ناو بەنداوی دەربەنی خان کۆمەڵی گەشتیاری لەسەر بووە بەلەمەکە کەوتۆتە ناو ئاوەکە و نقم بووە ئەم گەشتیارانە ژمارەیەشیان ڕزگار کراون تەنها یەک کەسیان لە ناو ئاوەکەدا ماوەدەوە ئێستا هێزەکانی پۆلیس بە دوای تەرمەکە ئاگەڕێ بۆ زانیاری زیاتر کاکسۆران فەرموو کاکسۆرانمان لەگەڵە ڕێپێدراوی پۆلیس لە بنکەی هاوارە بەرزە لە دەربەنی خان کاکسۆران ئەم ڕووداوەکەی بوو و ڕووداوەکەیەوە زانیاری چیتان لەسەریە بۆ ماماسی بەڵێ ئەم ڕووداوە ئێمە لە بنکەی پۆلیسی هاوارە بەرزە سعات تقریبا 4:04 بۆ ئاگادار کراینەوە کە ڕووداوێک بووە بەلەمێک وەرگەڕاوە لە دەریاچەی دەربەنی خان ئێمەش گەشتینە عێراق هاتوون تا ئێرا پرسیارمان کردو ئەڵێ بەلەمەکە وەرگەڕاوە 4 کەسی تیا بووە 4 کەسەکە ئەو کەسێک کە سایقی بەلەمەکە بووە سییانە ڕزگارتەوە کەسێکیان تا ئێستا لەناو ئاوکەیە و بە دوایەگەڕ ئەم کەسانە لەکوێ هاتوون بە پێی زانیاریەکانی تۆ تەمەنیان چەنە خەڵکی کوێن و وەکو ئەڵێن بە ڕەگەز عەرەبن و گەشتیاری خوارەوەن سەردانی دەربەنی خان ئەم کەسانە لە ئەسڵا خەڵکی شارەبانن بەڵام لە کەلار دائنیشن نیشتەجی کەلارن هاتوون وێرە بۆ سەفرە و سیاحەکە هاتوون تێرا ویسیانە بەناو ئاوەکە گەشتێ بکەن کە بەلەمەکە وەرگەڕاوە سیانە ژەر ئاو کەوتووە و سیانە سەر دەرکراوە و دانێکشان ژەر ئاو کەوتووە تا ئێستا بە دوایە گەڕێن و نیان دۆزیەوە تایسە زۆر باشەوەکو ئەوەی بزانی تەمەنیان چەنە ئەمانە خەڵکی گەوران کامڵن یان ئەمانە ئەو کەسەی کە تاکو ێستا نەدۆزراوەوە خنکاوە پێم وایە تەمەنی لە نزیکەی 22 ساڵ تا 24 ساڵە شتێکی ویان تۆمانە گەنجە بەڵێ باش کاک سۆران ڕووداوی تری هاوشێوە لەم شوێنە ڕووەدا ئایا ئەو بەلەمانێکە بەکارێنن بەلەمی تایبەتن بە گواستنەوەی بە گەشتکردن و بەکارێنانی بۆ گەشتیاران وڵای ئەم بەلەمانە هەرم بەلەمانەیە کە ساڵانی پێشوش هەلێرا خەڵ سواریان بۆ ئیتر پێم وایە کە کۆمەڵە مەرجێ لۆچێ و مەرجانیانتیانە بێ بەڵام هەر ئەو بەلەمانەیە کە گەشتار دێتە ئێرە لە خواوی عێراق و لە دەربەنی خان و چواردەوری شارەکانی تشۆکەتێن ئێرە هەر بۆ لە بەلەمانە سەرەکەون و گەشتەکە بەناوەوە ئەم ڕووداوانە لەم بەنداوە زۆرە دووبارە ئەبێتەوە وڵای ئەبێ بەڵێ ساڵی پاریش وازم ڕووداوێکی هەروە بوو کەسێک کەوتە ئاوەکە و بەڵام خۆشبەختانە وازم سایحی بەلەمەکە دەری کردەوە زۆر سپاس بۆ کاکسۆران ڕێپێدراوی پۆلیس بۆ زانیاریەکانی بەڕێزان ئێستا ئەوە تیمەکانی پۆلیس و فریاکەوتن لێران بۆ ئەوەی ئەو کەسە کە نقم بووە لە گەشتیارەکان تەمەنی 22 ساڵە کەسێکی گەنجە لە ناو ئاوەکە ماوەتەوە و ئەم ڕووداوانە کە ساڵانە ڕوو ئەدەن لە بەنداوی دەربەنی خان بەهۆیەوەیە ئەو بەلەمانە مەرجی گەشتیاریانتیان یاواتە هەر ئەو بەلەمە ئاساییانن کە بۆ ڕاوەماسی کە یەک کەس یان دوو کەس بەکاری ئەهێنن و بەڵام کاتێک کە وەرزی بەهار و گەشتکردنیە ئەم بەلەمانە گەشتیاران بەناو بەنداوەکەدا پیاسەی پێەکەن یان ئەڕۆن و هاتوچۆی پێەکەن بۆ ئەوەی کاتێکی خۆش بەسەربەرن بەڵام بەداخەوە ئەم کارە ساتانەی ڕووەدا و ئێرە ناوچەی شەمەریانە ناوچەی شەمەریان شوێنێکی گەشتیاریە لە دەربەنی خان لە گەرمیان و لە شارەکانی تری خواروی عێراقەوە خەڵک بۆ بەسەربردننی کاتێکی خۆش سەردانێکن و داخەوە ئەم ڕووداوانە ڕوئەدەن هیوادارین لە ناوچە گەشتیارەکان پارێزراوتر بن و مەرج و ڕێنمایەکان کە بۆ ئەو بەلەمانە دا بنرێت کە وەکو گەشتیاران باسی ئەەکەن ئەڵێن هێزەکانی پۆلیسیش باسیەکان ئەڵێن ئەبێ مەرج دابنرێ بۆ ئەو بەلەمانە کە چەند کیلۆ هەڵبگرن و چەند گەشتیار هەڵبگرن بۆ ئەوەی ئەم کارە سەتانە دووبارە نەبێتەوە چاوتان لەسەر پیجی شارپرێس بێ بۆ ئەوەی زانیاریەکان بە بەردەوامی بڵاوەکەینەوە لە هەر وردەکارێکی تر هەبوو لە ڕووداوەکە لەسەر پیجی شارپرێس دانرێت و بڵاوەکرێتەوە کاتێک خۆش زریانێنا نەدۆزرایەوە
ئەمە ئەو کەرستانەیە کە تیمەکانی بەرگری و فریاکەوتن بەکاریانەناوە ئەو کەسانی کە پێیانەوترێ تیمی غەواسی شاری دەربەنی خانن بەڵام بەداخەوە لەبەر قوڵی شوێنەکە و نەیانتوانیوە تەرمەکە دۆزنەوە. ئەو کەسەی کە بە دوای تەرمەکە گەڕاوە ئێستا بە شارپرێسی وت ئەو شوێنەی کە پێیان وتون لە شوێنێکی تر وەرگەڕاوە بەلەمەکەیان شوێنی نقمبوونەکە جیاواز بووە لەو شوێنە بۆیە نەیانتوانیوە بە دەقیقی شوێنەکە دیاری بکەن و تەرمەکە دەربێننەوە. ئەمە کەسوکاری ئەو کەسان کە ئێستا ناو بەنداوەکە خنکاوە پێشتر ڕویان لەم سەیرانگەیە کردووە بۆ ئەوەی کاتێکی خۆش بەسەر بن بەڵام بەداخەوە کە گەشتەکان لێبوو بە دڵتەنگی و ناخۆشی و گەشتەکان لێبوو بە ناخۆشی و دڵتەنگی و کارەسات و تازێباری.